گفتگویا بەڕاستی زۆر بە بۆشتنی مۆزوعی کۆجیتۆ نەک باس کرا، یعنی نیشان و بۆ من سەخت بوو زوو یعنی بۆ خێراییە بگەمە ئەو شوێنە کە مۆزوعی وعی بەو شێوەیە ینی نیشان کە بەڕاستی بینینەوەی وعی لە خۆتە، ینی وشاری ڕەبیرکردنەوە لە خۆتە، تێپەڕاندنێکی دەوێت بەناو خۆتا کە ئاسان یعنی سەخت کە لە بینی تۆ و بیرکردنەوەتە یا لە بینی تۆ و هوشیاریتە بۆ ماناویکاتیە کۆمەڵە بەربەستی زۆر، یعنی تۆ دەبێت فعلاً یعنی لەوانەیە سەختترین بەربەستیان ئەوە بێت کە ئێمە پێی دەڵێن ویست، ویستێک کە ئێمە زۆر جار ڕاهاتوین کە وجودی خۆمان لەناو ئەم ویستە ببین، یعنی پێمان وابێ ویست هەموو شتەکانی ئێمە ئاراستە دەکات و ئێمە ئەوەی کە دەمانەوێت دەیکەین، لەبەرەوە ویست پاشای ئێمە وا تێدەگەین کە ویست پاشای ئێمە، لە کاتێکا ویست بەبێ ئەوەی ئەو شتەی کە یعنی شتێکی پێشینەیە پێش دەکەوێت بەسەر ویستە، یعنی ویست ئەگەر شتێک نەزانێ ناتوانێت ویست بکە، ینی بۆەوەی ئەو کەسە شتەکە بکات. بەس ئێمە لەبەر ئەوەی کە دەکەوێتە بەر لە ویست هەیە، ئێمە ئەمانەمان هەموو وەکو بڵێ خستوەتە لاوە گرنگی پێنانی، لەبەر ئەوە بۆ ئەوەی تۆ ینی ئەسڵەن ینی بگەیتە ئەوەی کە ئەوەی بەبێ هوشیاری تۆ وەرت گرتووە و ئیرادەت کاری پێ دەکات، یەکەم شت دەبێتی پەڕێنی و بەربەستە زۆر زۆر سەختەکەیە ئیرادەیە، یعنی ویستە، یعنی تێپەڕاندنی ویست پێش دەکەوێت بەسەر تێپەڕاندنی ئەو بۆچوونە پێشینانەی کە لە دەرەوە وەرت گرتووە و حکمی تۆ دەکات، یعنی بە معنایەکی تر کێشەکە لای ئێمە بەر لەوەی لەو معلوماتە نابێت، لەو بۆچوونە نابێت، لەو ئەعتیقاداتە نابێت کە لە دەرەوە ئێمە لە مناڵیەوە لە گەنجیا لە نازانم چیا وەرمان گرتووە، بەر لەوە لە ناو ویستایە کێشە و ویست عەرقە لە گەورەکەی، یعنی بەربەستە گەورەکە ویستە. ویستی ئێمە دەمان خەڵەتێنە لەو شوێنەوە کە پێمان دەڵێ شتانەکەی ئێمە دەیکەین دەڵێن خۆمانین دەیکەین، لە کاتێکا هیچ لەو شتانەی کە ئێمە وا دەزانین خۆمان دەیکەین شتانی خۆمان نین، یعنی ڕەبتی بە خۆم وەکو خۆم نییە، بە منەوە نییە، و ڕەبتی بە زاکرەیەکەوە هەیە و منتیقەیەکەوەیە کە پڕ کراوەتەوە لە کۆمەڵی بۆچوون و لە کۆمەڵی ئاعتیقادات لەبارەی ژیان، لەبارەی هەموو شتەکان کە تۆ ڕۆژانە لەگەڵیان نادەژی و ئەمە دێت حکمی ویستە. لەبەر ئەوە یەکەم شت کە ئینسان دەبێت لەم پرۆسەی گەیشتنە بە خۆیە تێپەڕێن بە ناویا بڕوە لە ڕاستیا ویست، بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە ویستمان وا تەسەور کردووە لە خۆمانە کە هەموو شتێک ویستی ئێمە، و ئەوەی کە ئێمە هەمووی دەیکەین لە ڕێگەی یان ویستمان دەیکە، ویستمان هەیە بۆ کردنی بۆیە دەیکەین و ئەمە ناگایەکە دووزەکە، یعنی ویست لەلایەکەوە زۆر خەڵەتێن، ویست پێمان دەڵێ مادام تۆ ئەو شتت دەوێت کەواتە ئەوە تۆی دەتر، نەک وایان لێ کردووی بتر، وات لێ کراوە بتر، وات نیشان دراوە کە بتر، یعنی شتێکەیە پێش دەکەوێت بەسەر ویستە، ویست هێزێکی جێبەجێکارە، بەس ویست مادام هێزێکی جێبەجێکارە دەبێت شتێک جێبەجێکە،
ئەی ئەوەی جێبەجێ دەکات چییە؟ ئەوەیە ویست نایەڵیان پرسیارەت. یعنی زۆر بە ئاسایی کە تۆ لەگەڵ کەسێکا قسە دەکەیت دەڵێ ئەرێ دەبارەی ئەوەی کە دەیکا پرسیاری لێ دەگەیت، ئەو زۆر بە دڵنیاییەوە جوابت دەداتەوە کە ئەوەی دەیکا خۆیەتی دەیکات. زۆر بە دڵنیاییەوە جواب. یعنی زۆر سقەی باوەڕی بە ویستی هەیە. ئەمە لەکوێوە هاتووە ئەم باوەڕە؟ لەوە هاتووە کە ئەو وا تێناگا ویست هێزێکی جێبەجێ. وەپی وایە ویست لە عینی کاتیشە مشەرعیشە، یعنی ئەو تەشریعی ئەو یاسایانە دەکات کە ئەو وەرسوکەوتیان کرد. جاکان لێرەوەیە دەگاتەوە ئەو شوێنەی کە دەڵێ دەبێ ئینسان خۆی هەم مشەرعی یاساکانی خۆی بێت و هەم جێبەجێکاریش بێت. هەن دەبێ هەردووکیان. و ئێمە ئەم منطقەی کە تەشریعەکەمان بۆ کراوە و وەرمان گرتووە وەکو نظامێک وەکو سیستەمێک لە عادات و دەریت و کە هەمانە، ئەمە نازانی لەکوێوە هات، پرسیاری لێ ناکەین. وە فعلەن ئەو سەرچاوەش کە لێی تۆ لێتەوە وەرگرتووە ئەویش نازانێت لەکوێوە هات. ئەوەی دوای ئەویش کە لەوی وەرگرتووە نازانێت لەکوێوە هات. یعنی هیچ چه ئەساسێک. لەبەرەوە هەست دەکەم یەکەم عرقەلە لە بەردەممانە کە دێتە ڕێگامان مەوزوعی ویستە. و ویست دەبێت تێپەڕێنرێت. بەبێ تێپەڕانی ویست تۆ ناتوانیت لەوە تێبگەی یعنی چی؟ نەریتەکانی دەرەوەکە لە دەرەوە وەرگرتووە لە هەر شوێنێک بی، ئەوروپیەک بی، هێندیەک بی، کوردێک بی یا هەر شتێک بی، ناتوانی لەوە تێبگەی ئەمانە لە دەرەوە وەرگرتوون بەبێ ئەوەی بە هیچ شێوەیەک لێیان بکۆڵیتەوە ئەم شتانە وانیاوە. تاوان بە کۆی نەریتەکانەوە، چ نەریتەکە زانستی بێت، چ کۆمەڵایەتی بێت، چ هەر نەریتێکی تر پیشەیی بێت. جا لێرە کێشەکە ئەوەیە، ئەو نەقڵکردنە گواستنەوەیە تەنانەت یعنی واتە هەندێک تەسەوراتی تازەیە لەبارەی کولتورەوە کە پێیان وایە ئەسەن پرۆسەی گواستنەوەی کولتور زۆر زۆر نزیکە لەوەی کە پرۆسەیەکی بایۆلۆجی بێ وەکو گواستنەوەی تەبیعەت و شتەکانی تاکێ لە دایک و باوکەکەوە، یعنی لە ڕێگەی جیناتەوە. و چەمکێکیشان مستەڵەحێکیان لە بەرامبەر ئەمە داناوە پێی دەڵێن میم لە جاتی جین میم. و میم چییە؟ میم ئەو یەکەیەیە کە ئەو معلوماتە عەلە ئاساس نەقڵ دەکات لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر. وەکو چۆن جین ئەو خاسیەتانە نەقڵ دەکات لە نەوەیەکەوە بۆ نەوەیەک، ئاواش میمیش عینی شت ئەو خاسیەتانە. یعنی تەنانەت ئەم تەسەورە تەبەن لە دەرئەنجامی فعلەن ئەم تێنەپەڕاندنی ویستەوە هاتووەتە هەراوە. یعنی وەکو وا بێ ویست تێنەپەڕێنرێ، بۆیە ئێمە دەبێ وا تەسەور بکەین کلتور دەگوازێتەوە بە پرۆسەیەکی نائاگایانەی ناچاریانە لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی. وەکو چۆن خاسیەتەکان ئێمە ناتوانین، من خاسیەتەکانی خۆم ئەوەی کە هەیە لە ڕووی بایۆلۆجیەوە من تەحدیدم نەکردووە، بایۆلۆجیا تەحدید جینەکانی بڵێنەوە تەبیعەتی دایک و باوک و باوانەکان و منێکانی. و ئەم تەسەورە زۆریشی لەسەر دەکرێت بە شکڵێکی زانستی کە میم نەقڵی چی دەکات، نەقڵی معلوماتی کولتوری دەکات، وەکو چۆن جین نەقڵی دەکات. بەڵام تا ئێستا تەبەن لەو بەحس و لێکۆڵینەوانە هەیە، یعنی ناتوانن ئەوان بەڵگەیەکی غەیرە دەرەکی کە لە پرۆسەی گواستنەوەی کولتورە هەیە، یعنی ئەوەی کە من خەڵک پێکەم لە دەرەوە منداڵەکەم ڕادێنم لەسەر کۆمەڵێشت بە شکڵێکی ناوەکی ئەمە ساختکەنەوە کە فعلەن بە شکڵێکی ناوەکی دەبوازێت، وەکو چۆن بە شکڵێکی ناوەکی مۆزوعی خاسیەتە ڕەگەزیەکان و خاسیەتەکانی تر لە دەبوازێت. و ئەمە بێدەسەڵاتی مرۆڤە لە بەرامبەر کولتورە لە ڕێگەی ئەوەوە کە نایەوێ ویست نەفی، یعنی ویست تێپەڕێن. ئەوەی کە ئێمە پێی دەڵێن ویست و ئێمە پێمان وایە، یعنی بە پێچەوانەی دیکارتەوە دیکار دەڵێن من بیر دەکەمەوە کەواتە هەم بەسە
ئێمە وا بیر دەکەینەوە و زۆربەی خەڵکی وا بیر دەکاتەوە من دەمەوێت کەواتە یعنی ویست کۆجی تۆ و ویست جەوهەری ئەمە ئەسڵی کێشەیەکە و بەبێ تێگەیشتن لەمەی کە ویست ئەم عەرقەلە گەورەیە تۆ ناتوانی بە شکڵێکی ڕاستەقینە بچیتە ناو ئەو نەریتانەی کە لە تۆ چێنراون و دەستکاریان بکەیت و ئەم ویستەش لە عینی کاتا ڕەبتە بە کارکتەری کۆمەڵایەتی تۆوە کە نابێت کەس دەست کارکتەری کۆمەڵایەتی تۆ هەمیشە کارکتەرێکی مقدسە ئەمە ئەو شتەیە کە ئێمە دەیپارێزین لە جاتی بوونمان ئەو دەپارێزین یعنی کارکتەری خۆمان دەپارێزین و تەنانەت کارکتەری لە ئاستە کۆیەکەشە کارکتەرە کۆیەکان وەکو کارکتەری عەشیرەت کارکتەری چوزانم گروپە جیاجیاکان هەموو جەنگەکان لەسەر ئەمە ڕوودەدام کارکتەرەیە و ئەمە لە بێ ئاگاییەکی گەورەوە دێت و ئەم بێ ئاگاییەشی دروستی کردووە مەحاڵی تێپەڕاندنی ویست یعنی ئەوەی کە من دەمەوێت کەواتە هەم ئەمە کۆجیتۆیەکی باوە و دیکار دەست لەمە دەدا نا من دەمەوێت کەواتە هەم من بیر دەکەمەوە یعنی چی یعنی بوونی ئێمە لەکوێیە لە پشت ویستەوەیە و دواتر دەبێت بوونی ئێمە دامەزرێ و ویست جێبەجەکاری ئەوە بێت لە ناو بوونمانە دامەزرا و ویست جێبەجەکار و ویست ناوەڕۆکیکی نییە جگە لە جێبەجەکە ئێستا ئەوە بۆ تەسەوور بۆ عەقڵی شەڕ ئێمە ئەو تەسەورەمانەیە پێمان وایە عەقڵ یعنی مێشک لە کاتێکا مێشک جێبەجەکارە یعنی بوونێکی جێبەجەکارانەی هەیە کاینێکی جێبەجەکارە منەفیزە مشەریع نییە وەک کێشە گەورەکانی ئێمە دەکەوێتە ناو تەشریعەوە نەک تەنفیزە و تەنفیز مەحکومە بەوەی کە تەشریع کراوە تەنفیز مەحکومە بەوەی تەشریع بۆچی چونکە تۆ ئەگەر شەریعەتێکت نەبێ نەریتێکت نەبێ کە ویست بە پێی کارێک جێبەجێکە ویست ناتوانێت هیچ بکات یعنی ویست بەبێ نەریتێکە داڕێژراوە ئیش ئەی چۆن ویستێ ئەمە پرسیارەکەیە و هەست دەکەم زۆر جارم قسانە دەکرێت بۆ نمونە ئێمە دەڵێن چۆن وەکو بڵێ بچینەوە بەو نەریتانە کە ئێمە سوکەوتی پێ دەکەین لە ژیانە بەس لەگەڵەوەشا ئێمە دەزانین کە ئەو نەریتانە خەڵکانێک چوزانم لە خەڵکانێکەوە بۆمان گوازراوەتەوە و دەزانین ئەو شتانەی کە دەیکەین ڕاست نین بەڵام لە عینی کاتا بە هیچ شێوەیە بەو پرۆسەی پشکنینی نەریتەکان دەست پێ ناکەین دەستی پێ ناکەین بۆ دەستی پێ ناکەین چونکە ویستمان ڕێگەمان نادا دەستی پێ و ویست بە جۆرێک لە جۆرەکان پەیوەست بۆ بەم نەریتانەوە ئەمەی کە پێشتر کارگۆمەن لە پرسیارەکەی باسی کرد ئەمە پرۆسەیەکی قورسە ئەلێرەوەی قورسە یعنی لەوە نییە کە ڕەبتە بە خەڵکی بە دەرەوە ئەوە دەرەوە نایە بە هیچ شێوەیەک ڕەبتی بە دەرەوە ڕەبتی بەوە هەیە کە ویستی ئێمە ڕەبت کراوە بەو نەریتانەوە بە ڕەبتێک کە ئاسان نییە هەڵی وەشێنیتەوە بە بێ هەڵوەشانەوەی ویست و هەڵوەشانەوەی ویست دەتخاتە ناو ئەو خاڵەوە کە هیچ شتێک تایەنە ئەو لەحزە دیکارتێکەوە کە ئیتر دیکار لە ڕێگەی بەحسکردنەکەەوە دەگاتە ئەوەی کە هیچ شتێک نەما هیچ شتێک تەنانەت جسمیشم وجودی نییە و ئەم تێپەڕاندنە بەبێ ئەوەی بیر لەوە بکەیتەوە ئیرادە تێک دەشتێ هەڵدەوەشێتەوە ناکرێت و لەلایەکی تریشەوە هەڵوەشانەوەی ئیرادەت وەکووتم شتێکی تری لەگەڵا هەڵوەشدەوەشێتەوە کارێکتەری تۆ ڕەبتە بە ئیرادەتەوە یعنی ئیرادەت جەوهەری کارێکتەری کۆمەڵایەتی و فڵانی تۆ ئەگەر ملاحەزەتان کردبێ لە گەشەپێدانی مرۆییە هەموو تەبان ئیش لەسەر ڕەبتی بینی ویست و کارێکتەرەکە دەکەی ئەو کارێکتەرەی دووسی دەکەی بۆ
ولێرە پەیوەندێکی زۆر تۆکما هەیە لە بینی لەلایەک وە کارێکتەرەکە و ویستە لەلایەکەوە ویست و ئەو فکرە پێشینانەی و ئەو نەریتانەی کە وەرت گرتووە بەگەفاست لەبەرەوە ئەمان پرۆسەیەکی زۆر ئاڵۆز و وەسەختە واز دەکەم لەو بینە یعنی بۆ نمونە تێکشکانی کارێکتەری خۆت هەڵوەشانەوەی کارێکتەرەکەی چت بۆ ناکە یعنی هەڵوەشانەوەی کارێکتەرەکە وەکو ئەو وایە ڕواڵەتی ئەو شتا ڕۆشنیتەوە وە پێویستیش ناکە کارێکتەرەکە ینی هیچ پێویست ناکە پێویستە ناوەڕۆکەکەی ئەوەشێت ئەی ناوەڕۆکی کارێکتەرەکە چییە؟ ویستە یعنی بە معنایەکی تر تۆ دەگەیتە ئەوەی کە هیچ ویستت نامێنێ و تۆ وەکو بەردێکت هێت وەکو وابێ هیچ وجودی نێت وە فعلەن کە ویست نامێنێ هیچ نامێنێ بەڵام ئەوەی کە نامێنێ لە ڕاستیە ئەو وەهمەیە کە دەبێت لەبەرەوە دەبێت جارێکی تر ویست دامەزێتەوە ویست جارێکی تر دەبێت ئەوەی تەشریع ئەوەی کە عەقڵ تەشریع دەکات دایمەزێنێتەوە یعنی ویستی ئێمە مەزراوە لە ڕێگەی ئەو نەریتانەی لە دەرەوە وەرمانگرتووە بۆ ئەوەی ویست جارێکی تر دامەزێتەوە دەبێت عەقڵ بەرچاوڕوونیمان بداتێ زانینمان بداتێەوە بەپێی ئەم زانینە ویست ببێتەوە بە منەفیزی ئەو زانینەی کە عەقڵ زەیدا و ئەو نەریتا ئەو کولتورەی کە کان پێ دەڵێ کولتوری عەقڵی ئەو کولتورە کە جیاوازە لەو کولتورە کۆمەڵایەتی کە ئێمە لە دەرەوە جا ئەلێرە کاتێک ئێمە ویست دەتوانین یعنی ویست هەڵدەوەشێتەوە لە ناومە بەبێ ئەوەی کارێکتەرەکەی دەرەوە دەستکاری بکەنە پێویست ناکات تۆ کارێکتەرەکەی دەرەوە دەستکاری کارێکتەرەکەی دەرەوە خەتەرەکەی لەوانەیە کە کارێکتەرەکەەوە بەسراوە بۆوانی ترەوە تۆ ناتوانانی دەستبەرداری خەتەرەکەی لەویایە کە ڕەبت کراوە ینی ویست خۆی لە ئەسڵا خەتەر نەک کارێک لەبەرەوە کە تۆ لەمانە تێگەیشتە و کاتە دەزانی ئەو ترسەی کە هەتە لەوەی کە بەم پرۆسە بڕۆیت لە ڕاستیە ئەوە وامە ئێمە وا بزانین ترسەکە ترسی کۆمەلگایە یعنی ئێمە لەبەرەوە کۆمەلگاکە نایەڵێ ئێمە وابین بۆچی چونکە کۆمەلگاکە خاوەنی چییە؟ خاوەنی نەریتەکانە کە لەناو ئێمە جێبەجێیان دەبێت وەوە کۆمەلگاکەیە فعلەن نەریتەکانی لەناو ئێمە دەپارێزێن نا ئەوە ئیرادەی تۆیە ڕایەنداوە وەک کراوە بە پاسەوانی لەبەرەوە ئەم پرۆسەیە بە شکلێکی جددیە دیز ڕوو نادا ئەگەر ئێمارەوەنە بزانین ئەوەش بزانین تەنانەت نەریتەکان پوچن بەڵام ئێمە ڕۆژانە جێبەجێیان دەکەین لەگەڵ پوچیان یعنی لەگەڵەوەشا دەزانین ئەم نەریتانە هیچ ناکەن شتێکی بەتاڵن و بەتاڵی دروست دەکەن ئێمە ڕازی دەبین لەناو ئەو بەتاڵیان وە دەبێت بپرسین بۆچی ئێمە ڕازین لەناو ئەم بەتاڵیان طبعاً تۆ لەلایەکی ترەوە لەبەرەوەی تووشی ئەو تەوەمە هاتووی کە ئەگەر پێت و لەمە بیتە دەرەیە شتەکانت هەموو لێ دەسەندێتەوە تۆ توزانم کەنار دەخرێت تۆ ئاوات لێدی یانی تووشی مەسیرێکی زۆر خراپ بەڵام لە ڕاستیە ئەمە وانە ئەوەی کە خەتەرەکەیە وەکوتم وجودی تۆ نییە بەنسبەتەوە مۆزوعی ویستی یعنی بۆ نمونە کێشە لەویان نییە کە من ئیشم نییە پارەم نییە فلانم نییە لە ڕێگەی ئەمەوە کە ئەمانەم نییە کۆمەلگا وێنەیەکم بۆ دروست دەکا وەکو بڵێ داوام لێ دەکاکەوانە لە ڕێگەی ئەمەوە نییە کە من ڕەبت دەبم بە فلان نە لە ڕێگەی ئەوەیە کە من ئەمانەم دەوێت نەک کۆمەلگاکە ناچاری لەبەرەوە کاتێک کە تۆ ئەمانەت هەیە بەس ویستت ڕەبت نییە بەمانەوە ئەو کاتە ئەمانە و معنایە لە دەست دەدەن کە تۆ پێداوە ئەو معنایە کە وجودی دەرەکی تۆ وەکو وجودێکی وەهمی بەردەوام گەورە دەکاوە بەردەوام تۆشێتیمان پێبێت کە ویستی ئەمەنە بۆ نمونە ئەگەر لەناو تۆ ویستی مڵک نەبێت کێشە نییە ئەگەر یەک دنیا مڵکیشت
بەڵام ئەگەر هیچ مڵکت نەبێ کێشەیەکە ویستی مڵک بەتەنیا کێشە هەر ویستت دەبێ بۆ مڵک کێشەکە دروست دەکات ویست بۆ مڵک یانی چی یانی وجودی تۆ خۆت ویستت داوات لێ دەکات بوونی خۆت لەناو مڵکەکە دانیت یعنی مڵکەکە من هەمە کەواتە هەم ومن هەمە کەواتە هەم ئەمەش تەمان کۆجیتۆیەکی تری کۆمەڵایەت یەکو من دەمەوێ کەواتە هەم من هەمە کەواتە هەم ئەمە تەواوکەریە یعنی من دەمەوێ کەواتە هەم لەگەڵ من هەمە کەواتە هەم یەک شتە دوو دیوی یەک ئەمیان ڕوە دەرەکێکەتی ئەویان ڕوە ناوەکیەکەیەتی لەبەرەوە کێشەکە لە ئەسڵان لەناو چیایە لەناو خودی لەناو ئەوایە کە ئیرادەی ئێمە بووەتە ناوڕۆکی ئەو وجودەمان کە وجودێکی دەرەکی ئێمەیە و ئێمە گرنگی پێ لە کاتێکە خۆی ویست لە ڕاستیان ناوەڕۆکی بوون نییە کە ویست جێبەجێکارە ئەمە تەنها ڕۆشنکردنەوەی هەندێک مەسەلە بووە ئەوە بوو کە چەند فعلەن ئەو ڕێگا سەختە کامەیە کە ئێمە دەبێت پیاە تێپەڕین تا دەگەینە نەریتەکان و دەتوانین نەریتەکان بەرەبەرە فەحسکەین و تا دەگەینە ئەو شوێنەی کە عەقڵی ئێمە کار دەکات لەسەر ئەوەی کە نەریتەکانی خۆی بدابێن و فرمانەکانی خۆی بدابێن بەرچاومان ڕۆشن و ئەم پرۆسەیە وەکو پرۆسەیەکی ذاتی و شخصی ڕوو بدا وەک ئەوەی کە تۆ کائینێکی لەناو ئەم بوونا و تاکە کائینێکی کە هەی لێرە کەسی ترت لەگەڵ نییە تۆ چی دەکەی یعنی دەبێت بگەیتە ئەوەی کە تۆ کائینێکی سەربەخۆیت کائینێکی وجودت یعنی هەیت و ئەم بوونەت کە هەیە کە هەیت ئەوەی کە هەیت ئەوانی تر بەوەی بەستنەوەت بەوانی ترەوە یعنی کائینێکی بەس وجودت محکوم نییە بە ضرورەت بەوانی وەکو تەسەورێک کە دەڵێ ئینسان ئەگەر کائینێکی کۆمەڵایەتی نەبێ وجودی ئەمە تاوان تەسەورێکی کۆنە هەر لە ئەرسطۆوە هەیە لەناو ئەو پەیوەڕا لە پەیوەندیان نەبووی تۆ نیت یعنی من هەم لەبەرەوەی ئەوانی تر هەن وەفعلەن تێپەڕانی ئەمە بۆ جارێکیش بێت وا دەکات تۆ لەدایک ببی وەک ئەوەی کە کائینێکی سەربەخۆیت و ئەم سەربەخۆیە لە تۆ دروست بۆ و کاتە پەیوەندیەکانت لەگەڵ دەوروبەرەکە تا جارێکی تردا دەمەزێنیتەوە بە شێوازێکی تر و بە شێوازێکە لەو وەهمە دەردەچی کە لە پەیوەندیەکەی پێشوا بۆ دروستکراوە و ئەم وەهمەیە ڕێگە دەگرێت لەوەی کە حەج لەناو کۆمەلگایەکە ڕوو لەناو کۆمەلگای ئەمە هیچ ڕوو نەدا یعنی هیچ نییە بۆ ڕوودا هەموو کەسێ دەڵێ دەست لە شت دەدەم و ئەوە چاک دەکەم و هیچی شاک ناکرێت هیچ چاک ناکرێت لەبەرەوە فعلەن نە بەهێز چاک دەکرێت نە بە گۆڕینی موەسەسات چاک دەکرێت ئیلدانا بۆ پرۆسەیەک چاک دەکرێت کە لە ئینسان خۆیان ڕوو دەداوە بە شکڵێکی سەربەخۆش و ئەمە کێشەکانە لەبەرەوە ئەم مەوزوعی کە ئێستا من لێرە باسی دەکەم ڕەبتی بە نەک بە ئێستای ئێمەوە هەیە و هەر ڕەبتی بە وجودی ئێمەوە هەیە وەک میلەتێک وەک شەخص وەک هەر شتێکی ترکە هەی لەبەرەوە باسەکە باسێکی ئاسان نابێ و فعلەن ئەو سەختیانی تێ دەکەوێتە لەگەڵیان ئەمە وەکو وتم تەنابەوەی بوو جارێکی تر بچینەوە ناو باسەکانمان کە هەبووە ئەگەر دەڵێ من وانەکە دەست پێ دەکەم یا گەشتانەوەی کاتێکی کەم وەردەگرین و بەگەڕێن ئەگەر پرسیار هەیە چەندە کاتێک 25 دقا لەو 25 دقەی کەماوە دەکرێت ئەو ئەگەر پرسیارە بێ بەڵێ پێویست هاوتەری لەگەڵ نەریتە وایە تەحەداکردنی ئەو پرسیارەت وەڵا ویست خۆی ویست پێویستی بە کۆمەڵێ نەریتە جێبەجێیان کە ناڵێن جێبەجێکارە
يعني وی سەرچیاتە بەردەمی جێبەجێ دەکات دەبێت نەریتێکە بێ بۆ جێبەجێ لەبەرەوە تەریب نییە لەگەڵ شەو تەحداشی ناکا ویست لەویا دەبێتە ئامرازی جێبەجێکردنی نەریت ئامرازێک بۆ جێبەجێکردنی لەبەرەوە ویست ناتوانێت دژی نەریت بێت تۆ چۆن دەتوانیان تۆ ئەگەر دژ ببیتەوە لەگەڵ نەریتایە تەحدای پێ یاشێکی تر پێویستت بە نەریتێکی ترە لە دەرەوەی ئەو نەریتەوە وکاتێک تۆ نەریتەیەکی دەرەکی تریش دێنی عادەتەن نەریتەکان دژەن یعنی بۆ نمونە ویستی ئێمە دوو نەریتێک لە ئەوروپاوە دێ نەریتێکیش لای خۆمان هەیە ئەم ویستە لەم بەینا کێشەی بۆ دروست ئایا بەپێ ئەو نەریتەیان بجوڵێتەوە یا بەپێ ئەمەیان ئەوەی کە جایەتی دروست دەکات جایەتی نێوان نەریتەکانە نەک ویست و ویست ڕادەوەستەیە تا نەریتێک لەو نەریتانە یانی وەکو بڵێ دەستوری پێ دەدا بجوڵێتەوە لەبەرەوە ویست لە خۆیە ویست لەناو خۆیان دەکەوێتە لێکجی ئەگەر هات و دوو نەریتی جیاواز لە دوو شوێنی جیاوازەوە دووکیان هاتنە ناو ویست و شیشە لەکەوە ئیلانە مەگەر لە کاتێکە ئەو ئەگەر لە دوو شوێنیش جیاوازشەوە بن هەمان نەریت ئەوەنا ئەمە تووشی لێکدژی دەکەن ینی ویست دەوەستەیە لەو حاڵەتە ینی نەدەتوانێت ئەم جێبەجێ بکات نەدەتوانێت ئەوی تر جێبەجێ لەبەرەوە دەیەوێ ینی نەریتەکان دەبێت سوڵحێک بکەن لە بینی خۆیان هاتاوەکو ئیرادە وەریان لەبەرەوە کێشەکە لە نێوان ینی نەریت و ویستانی لەوێ لە نێوان نەریتەکان ئەو نەریتانەی کە جاجە وعادەتەن خوبینیتانە سەرخۆ لەناو کۆمەلگای ئێمە بە حکمیەوەی کۆمەڵی نەریتی تازە هاتوون و کۆمەڵی نەریتی کۆن هەن تاشی ئێمە لەناو حاڵەتێکی شێوانێکی سەیرایە وویستی یعنی هەردوو تەرەفەکە دەیەوێت ئیشی بێت و جۆرێک لە لێکدژیت لا دروست دەکات و ئەم لێکدژیە فعلەن ئێستا و بەتایبەتی ئەو جیلە تازەی کە ئێستا دەچێتە زانکۆوانە ئەم جیلەی زۆرمان چونکە ئەو نەریتانە تەقریبەن جۆرێک لە تەوازونیان پێیا کردووانەیە کە لە دەرەوە لە ڕێگەی میدیاکانەوە ئەو نەریتە وەردەگرێت لە ڕێگەی ئەنتەرنێتەوە ئەو نەریتە دێتە ناوی لێرەش نەریتەکەی دەرەوە دۆخێکی بۆ دروست بۆ کە دۆخێکی زۆر بەڕاستی ئاسان نییە خەتەرە و ئەوانەی لەو تەمەنان و فعلەن تۆزێک بیر دەکەنەوە و بە جددی وەزەکەیان وەرگرتووە لە دۆخێکی هەست ناکەم باشە بە حکمی ئەوەی نەریتەکان لە ناو ململانەیان نەک ئیرادەیان و ئیرادەیان تووشی ئەم کێشە ینی ئیرادەیان خەریکە تووش شەلەل دەبێت ینی یا جوڵە دەکات جوڵەیەکی زۆر ریسپەر دەکات یا جوڵە ینی ناتوانێت بە شکڵێکی متەوازن بجوڵێت و ویستی لە حاڵەتێکی ئاساییانی و ئەمە زەمانێکی دەوێت تا ئەم دوو نەریتە سوڵح دەکەن بۆ ئەوەی ئیرادە وەکو بڵێ بکەوێتەوە سەر دۆخی خۆی و بتوانێت لەبەرەوە جایەتیەکە لە بینی نەریتەکان لە بینی ویست و نەریتان یعنی ویستان جیازێکە نەریتە دەبێ هەبێت بەبێ نەریت ناتوانێت هیچ تۆ ناتوانیت بەبێ نەریتێک بڵێ دەمێت چونکە هەموو دەمنەوێتێک چۆنیەتێکی دەبێت بۆ ویست نەکەی ینی بۆی من شتێکم بوێت دەبێ ئیلانان بە فۆرمێک بە چۆنیەتێک ئەو شتە بەدەست بێت و نەریتەکانم چۆنیەتیانن کە ڕێگای بەدەستێنن ینی ویست بەبێ ڕێگاکە ناتوانێت بجوڵێت ئەتوانین بۆ پەیوەندێکی دیالێکتانەیە لە نێوان ئەتوانین بڵێن لە ئەنجامی ئەو نەریتە کۆمەڵایەتیانەوە دروست بووە و بەردەوام لە گۆڕانە ویستی ئێمە بەردەوام داوای شتی زیاتر ئەکەن بە خۆتنی ئەوەی کە بەردەوام شتی نوێتە ناوە ئەوە دوو شتەیە دەبێت جاکێنەوە لەوێ ئێمە شتێکی تر لە ناومان هەیە حەز من حەزم لە شتێکە لەگەڵ شتێکم دەوێت دووشتی جیاوازن تەمان لە نێوان حەز و من حەزم لە فڵانە شتە حەز وەکو شتێکی غەریزی و تەبیعی لەگەڵەوەی من دەمەوێت ئەلێرا دەکرێت لێکدژی دروست دەبێت بەس بڵێن ویست کە ئێمە دەڵێن شتی ترمان دەوێت ینی ئایا شتی ترمان دەوێت یا دەبێمە جاکەینەوە یا حەزمان لە شتی یاسە شتانێک دێنە ناو پەیدا دەبن ئێمە حەزی لێ دەکەن لە ڕاستیان نەک دەمانەوێت فەرەزەن تۆ مۆبایلت ناوێت حەزی لێ بەبتە بە حەز
ویست نەکاو ئەوەی کە دەمەوێت کردەیەکە کە تۆ ئەنجامی دەدەیت و لە ڕێگەی ئەمەوە لە فۆرمێکە ئەنجامی دەدەیت یعنی زیاتر ڕەفتە بە ئاسوکەوتی تۆ و ژانی تۆ و نەک بەدەستێنانی شتانی ئەوەی کە ئێمە لە بەدەستێنانە باسی دەکەین زیاتر ڕەفتە بە حەزەکانمان یعنی حەزەکانمان داوای تێربوون دەکەن لێرەوە تەبەن ئەم حەزانە جاری وایە حتمما حەزەکان بۆی تۆ جێبەجێ لێ یانکەی دەبێت بە ویستا تێپەڕن و ویست دەبێت شتێک بکات بۆ جێبەجێکردنەکەیان بەس ویست بۆ ئەوەی ئەمانە جێبەجێ بکات تۆ بە هەموو ڕێگایەک ناتوانێت ئەو شتە دەستێت ئێلانە دەبێت لە ڕێگەی چیەوە بێت لە ڕێگەی نەریتێکەوە بێت و ئەم نەریتە تۆ دەبێت لە ڕێگەی ئەم نەریتەوە بچی فلانە شت دەستێت بۆ نمونە تۆ دەتەوێت حەزت لە بەدەستێنانی شادەیە ئەمە حەزە ئەی ویستت بۆ ئەوەی ئەو شادت بۆ بەدەستبێنێ دەبێت چی بکات دەبێت پەیڕەوی کۆمەڵێ لە نەریت و ڕێوڕەسم بکات تاوەکو بەو ڕێوڕەسمانە بڕوا بۆ ئەوەی ئەو شتەی بدەنێ یعنی ویست دەبێت ئەو ڕێوڕەسمانە جێبەجێ یعنی بۆ نمونە بۆ ئەوەی من لە زانکۆیەکە مەقبول بم و بتوانم ئەوە بەدەست بێنم دەبێت هەڵسوکەوتم بە جۆرێک بێ و نەریتێکی پێشینەیە بەپێی ئەو نەریتە هەڵسوکەوت بکەم تاوەکو ئەو شتە بەدەست بێنم لەبەرەوە لێرە ویست هیچ نابێت وەکو بڵێ ویست لە یەک کاتە ئەگەر هەر کاتێک ویست کە دژ بوویەوە لەگەڵ نەریتە ئەوە بزانە نەریتێکی تر هەیە کە ویست دژ دەگاتەوە لەگەڵ یعنی ویستەکە خۆی لە خۆیان یعنی تۆ شتێکەیە حەزت لە شتێکە شتێکی تریژەیە لێرە ئەو حەزەی تر دیا شەر لەگەڵ ئەم حەزەی تر دەکات یعنی جەنگەکە لەناو ویستا دەکرێت لەسەر ویست دەکرێت بەڵام لە عینی کاتاوەی کە جەنگەکە دەکات لە ڕێگەی ویستەوە چیە نەریتەکان و حەزە جیاواز بەس حەز و دەمێت ئەمەش دووشتی جیاوازە ئێمە زۆر شتەیە حەزمان لێتی بەڵام نامانوێت یعنی شتانێکی ژێ فعلەن دەمانەوێت حەزمان ئەم دوانە دەبێت جیان ئێمە زۆر جار ویست ئەخر لێرەوەی ئەم ئاڵۆزیە ئێمە حەز لە شتانێک دەکەین وا دەزانین ویستمان بۆی هەیە حەز ویست جا ناکەینەوە لێ وە زۆر شت کە یعنی تۆ دەبینی ڕۆژانە خەڵکێک حەزەکانە بە ناوی ویستەوە قسەکەن من دەمەوێت نەک ینی حەز بەڵام حەز و ویست دەکرێت فعلەن حەز و ینی ئەوەی کە حەزت بۆی هەیە دەکرێت نەتەوێت ینی ویستت بۆی نەبێت ئەوەی کەوا دەکات ویستت بۆی نەبێت تەمان شتێکە لە پشت ویستەوە عبارەت بێ لەوانەیە لە وشاری لە بینینی شتێک تۆ شتێک دەزانی ئەو شتە حەزت لێتی بەس دەزانی خراپ لەبەر ئەوەی دەزانی خراپە ویستی ئەوەت نییە ویست بۆ شتەکە نییە شتەکەت نایە بەڵام لە عینی کاتە چێ حەزت لێ ئەمانە دەبێت ئاوا بە وردی لە خۆتا جای ینی کاتێک کە شتێک دەچی دەتوێت شتێک بکەی بزانی ئەرێ ئەمە بە حەزەکە دەیکەی یا دەتەوێت یا ویستت چی دەوێت ویستت لەبارەی ئەم حەزەتەوە چی دەوێت یعنی ئەوەی کە حەزەکە دەیەوێت یعنی حەزەکە داوای دەکات ئایا ویست دەیەوێت ئەی ئەگەر نایەوێت بۆچی نایەوێت دەبێت بگەڕی بە شوێن ئەوە کەوا دەکات تۆ نەتەوێت حتمما شتێکەیە وا دەکات کە تۆ بۆ نمونە شتێک گەیە فلانە شتە تۆ دەزانی بۆ تەندروستیت خراپە بەڵام حەزت لێیە ڕێنماییەکی تەندروستی پێت دەڵێ ئەو شتێک نەوێت ینی ویستت ئەم ڕێنماییە جێبەجێ دەکات بۆەوەی لە ڕێگەیەوە کە ئەوەت ناوێت ینی بەس لەم لاوە حەزیشت لێت ئەلێرە حەز و ویست جا دەکەمەوە تامان دیکار لە هەندێک شوێنە تەنانەت من حەز دەکەم وەکو وایە بڵێ من بیر دەکەم ینی چۆن دەڵێ من بیر دەکەمەوە کەواتە لای ئەو من حەز دەکەمیشە بیرکردنەوە ئەمە یەکێکە لەو کێشانێکە لە کۆجیتۆ ینی تەفاسیلی کۆجیتۆ دیکاتێ ینی وردەکاریەکانی کۆجیتۆ ئەلێرەوە دەست پێ دەکەین بۆ دواوە ئەو چەند جا چۆن دەست پێ بکەین نازانم زۆر دەستا دەبڕم ئەلێەوە دەست پێ دەکەین دوای لێنەوە بەڵێ لەزۆ منفذة مشرعية نعم عقل شريعة
إرادة منفذ عقل مشرعة يعني مشكلة كيف مشكلة قورية ما هو كعقل من تشريع ونفذ يعني تشريع كحازم من بكرة وبقيه وتشريع هذا شيء برا تشريع ديني ما بس مية تشريع يمونا بكان كتشريع يما جاري وهاي ببني وشكوى دزانين التشريع ديني يعني يا ساكو ملايتي كان يشتشرع أنا يا سازمانية كانت أنا هم تشريع بس هو عقل تشريعي ده طبعا من ما يجي جوازي هو عقل لسر أساسك شريعة كيف ويدادني يعني لسر كوتنين بس عرف عادة كان لسر هو كأمر ركوتين لسر أوي توابك تنانا لزمان سكسيكي وقودي سوسور دل زمان اتفاقا يعني بيواندي دالو مدلول يما بشتك محمود ودرخ أو اتفاقا كيف إيما واي كردوك إيما متفقين بما أما لسر أو بلي بويا بما دلين يعني بيواندي دالو مدلول اصطلاحية داندراوة وسطية إيما اتفاق ما لسر بلام عقل كيشكا الراية لسر أساسي أوي كإيما هممان رازي بوي أو وايا أو أويا أو النية أو دبي أو بيت وأوابون وكوي كهيا ربطني برازي بوني منتو ربطني باتفاق منتو إما دتوانين اتفاق بكين لسر بشريك بكين با خوا دتوانين اتفاق كين ما خوا معنا دتوانين اتفاق كين لسر زور شد كإما لكاتك عمشتل خويا أولي يستبون من اتفاق كرا ولا سر أوي كبون من ما مساكاني زانكو ما بس آية ما مسا آية تلبا كان تلبا يعني لخويا أنا أما هي عقل دواي بنا ما يك يعني ببي بنا ما يقدر أو واحد طبعا هو عقل لسفتري كتشريعي دكا لا سكوتي كي داري كراوا دردك تشريعي عقل تشريع كي داري كراوني بلين اما تشريع عقل بروح جاب جدا عقل للحظه تنفيذها تشريع يعني لو لحظه كشتك عطو تفكير وهو تو قبول كردوا عقل تشريع بركا لخوتا عقل لو لحظه بيدلي وابك وام تشريع لبرو كردك لعيني كاتاني تشريع وتنفيذك جاني لهمان كاتا كردكا هم تشريع دكريت وهم تنفيذ لكاتك كتنفيذ دكري يا مدزانين يعني دكوانين تحديدي كيف أفور مجالي كيف عقل جاء فورمانا كلفتريك عقل برهني هناون دوات الكوم القادية تقليد عند كاتو ولا رجع تقليد كنو ده عن كاتو بشي ده عن كاتو بشتكي اتفاقي يعني كبويو بشتكي اتفاقين أو كعقلك خوي لجزدا أو كاتب يستان بعقل نابع تشريع كاتو وجاني لكاتك بو لهمو ما أنا عقل بيست تشريع أو أنك وما المشرع هبيه أما أنا تشريع بو همو دكان همو ما أنا أوي أواجه وكوابي إما كأنكي منفذ بيتا وإما وابي بلخمان وابي لخمان دكينا وده بيت تشريع بعد وقت يعني وابي ناكنا كعقلك معناه أو تشريع ده بيتا كوابي ما نكردوا وكاتا إما بوكالات إيشي تشريع كده دين بنخبيت تشريع كده بكانوا كومالك جروبه أو أن تشريع كده عم بوده كانوا مجموعهم على الجبل ده كين ببي أو يبي كينا وأري باشا أم شريعة الجناب كيسوا وتشوفنا ما هي جاء لي رأي ده بيو دوشتا جاب كريتو ولا واني كان بلينا واني تكستك يا مجارش لي كتيا اللي هو درجة من بعد بلى زانين خواستك السبب زاني بمعنى زاني يعني بدسنان حزن بلام بمعنى زاني يعني بدسنان بمعنى أوي كبزانيت أما حزنين على صراحة حزن أما مقبلي ضرورتك وجودي إنسان يعني طب يعني جاي زانينا والنبي توناتواني إنسان بيبقى معناه هيك عقلك مشرع يعني ناتواني وعقل أوي يعني
بۆ ئەوەی کاری خۆی بکە عەقڵ زانین دەبێتە شتێکی ضروری ینی ناچاری تۆ دەبێت بزانی بۆ ئەوەی ویستی زانینت هەبێت باوە بڵێم حەزی زانین نازانیاری ویستت بۆ زانین هەبێت و ئەم ویست بۆ زانینە ڕەبتی بەوە هەیە ئەو شتانت بۆ ڕۆشن بێتەوە کە تۆ دەیکەی دەمە دەکەیت و لایەنەکەی چییە لەبەرەوە زانی لێرە دەبێتە زەڵ بۆ نمونە تۆ شتێک لە شتەکان بۆ زۆربەی خەڵک ئەو شتانەی کە دەیکەن نازانێ بۆ لێدا یعنی ئەو شتی کە دەیکە نایزانێت چی یعنی بۆ نمونە من دایکم نوێژ دەکات نازانێت نوێژ نازانێت بۆ دەیکە نازانێت تۆ دوار ئەوەندەیە تەرفیز دەکات جێبەجێ دەکات وەزانین بەڵام عەقڵ لێر دەخوازێ کاتێک کە تۆ بەمە ڕازی نیت بە کوێرانە شتێ بکەیت ئەیتر ئەو خواستە دروست دەبێت بۆ زانین تۆ مادام ناتێوێت بە کوێری نەزانی شتێک شێر بیکەیت دەبێت چی بکەیت دەبێت بزانیت و دەبێتە ضرورەت لەبەرەوە حەزم ئەوە نییە بڵێ من حەزم لە ئەوەیە بمە مهندس بمە دازان حەزێک ئەمە لە شتە پیشەیەکانە هەیە بەس زانین ضرورەت ینی زانین ڕەبتی بە مرۆڤیەتی ئێمە ممکن نییە مرۆڤ بەبێ زانین مرۆڤ ممکن ینی مرۆڤ بەبێ زانین کاینێکی بایۆلۆجیە و تەواو هیچی تر دواوە بەڵێ کەس ماوە لە زۆ بەڵێ بەڵێ مثلا بایۆلۆژیا لە ڕێی جیناتە کە فێکاکەی شیمیایی بۆ شیرە بەزێت نیم ئەوەی کە ئەڵێنە دوازدێتەوە یا بیستەوە نییە بەڵێنە شیمیایی بۆ کارەکەی مەسەلەن خێزانی کۆمەڵایەتیەدا هیوای بێت کە بوونێ کوردیان بۆ بە عادەت لێ دەڕێی وکردنەوەیە ئەنواسێت بەڵام ئەمە شتێ نییە بڵێ کە نەگۆڕی هەتا چینی شوی نەگۆڕ نییە چۆن ئەڵی بازرانی چینیە کە گۆڕانکاری بورسیە حەد نەکەوە ئەو خاصیتانی نەقڵ دەبن ئەو خاصیتان ئەسڵا دووبارە ناتوە یعنی خۆی فکرەی جیناتە کێشەیە بێت وا تەسەوەر دەکرێت جینات کۆمەڵە خاصیتە نەقڵ دەکرێت خاصیت نەقڵ ناکرێت لە خاصیت ینی من ئەوە ڕەنگی چاوم لە ڕەنگی چاوی باومەوە ناتوە یعنی ئەمە شتێکی ترە من هەست دەکەمە لێرە کێشەیەکی گەورە هەیە لە مۆزوعی جیناتە کە وا تەسەوەر دەکرێت خاصیتەکان نەقڵ دەبن خاصیتەکان نەقڵ نابن ئەو سروشتە نەقڵ دەبێت کە خاصیتەکان دەبەخشێت یعنی لە ناو منداڵێکە سروشتەکە نەقڵ دەبێت وە جارێکی تر ئەمانە یعنی تۆ ئەگەر فعلان بەو شێوازە میکانیکیە خاصیتەکان نەقڵ ببوونە تەوقعات دەکرێت ڕاستە وەستەرانە تەوقعات ناکرێت لەوەی کە ئەو وەچانە دەکەونەوە لە هەندێک ڕۆکە کە ثابتە تا حدێک تەوقعات دەکرێت ئەوەی مندڵ بەس هی مرۆڤاتی نەکرێت دکتۆر میش هەماشتە یعنی ئەوەی آخر من کێشەکەیان ئەوەیە میم ئەوان دەیان نەوێ ڕەبتی کەن بە بایۆلۆژی یعنی لە ڕێگەی جینەوە تەسەووریان بۆ میم لەسەر ئەساسی جین دەکرێت چینۆ کارێک بەشداری بەزەوە نییە بڵێ ڕێک لە ڕێی چینۆ ناخۆتێت باسی آخر ئەو پرۆسی گواستنەوە تەبان ئێستا هین هەیە گۆستابلۆبۆن هەست دەکەم گۆستابلۆبۆن بەبێ ئەوەی باس لە میم بکە وەکەوەی کە ئەمریکیەکان عادەتێکی سریان هەیە دایمە شت دروست دەکەن ناوێت خۆ دەزانی ئەم مستەلاحەیە کە جیاوازان دۆکس بەکاری دێنێ بەڵام دواتر دەکەنە مەبحەسێک بۆ لێکۆڵینەوە و شتی بۆ دادەنێن و گەورەی دەکەن و دەبێتە مەجاالێک بەس لە ڕاستیە تا ئێستاش وابزانم ئەوەندەی یعنی شتێکی وان نەچوێت پێشەوە یعنی شتێکی نەزۆک دەرچوو بۆچی نەزۆک دەرچوو چونکە ئەوان ئەسڵەن لەم پرۆسان گواستنەوەی کولتورە ئەوان ئەتیمادیان دەخستە سەر ئەوەی کە چۆن بتوانن یعنی چۆن لەناو جیناتە تۆ شتێکەیە ئیتر تۆ کۆمەڵە قانونی سابت هەیە بۆ گواستنەوەکە بێت ئەمە بکەین چۆن بکەیتە زانستێکی بەمانە زانست کەوان تێدا جا کێشەکە لێرەوە ئەوانە خۆی گۆستابلۆبۆ زۆر جوانتر و ورتر دەست دەخاتە سەر ئەو مۆزوعی ئەو بەپوینەکی سایکۆلۆژی دەزانێت و پێی وایە ناوی دەنێن خڵق و خو ئەو خڵق و خووە لە میلەتێکە بەپوینەکی سایکۆلۆژی بەس تەبان ئەوش ڕەبتەکە لەگەڵ جیناتە بەڵام ڕەبتەکە زۆر جیاوازە یعنی ئەو لەسەر ئەساسی جینات ئەم باز ناکە بەعکسەوە لەسەر ئەساسی نەقڵبوونە سایکۆلۆژیەکە باز لە جیناتەکە یعنی بە پێچەوانە ئەمریکا و ئەوەی گۆستابلۆبۆ نەز دەکەم نەتایجی بە چەند ئیهمال کراوە
لەناو دراساتە ئێمە کراوە لۆبۆن بەس بەڕاستی یعنی ئەگەر من خۆم شخصی کە لەگەڵ لۆبۆن بە تایبەتی لە مۆزۆی نەتەوە هەستم کرد دەواازەی زۆری کردوێتەوە بەڵام پەرامۆش و سایکۆلۆژی کۆیی کە دواتر فرۆید تەوان مناقەشەیەک لە بینی فرۆید و لۆبۆنە بەس ئەوەی فرۆید دەڕوا ئەوەی لۆبۆن دەوەست ئەوەی لۆبۆن گرنگی پێناویە لە کاتێک ئەوەی لۆبۆن بەڕاستی گرنگ یعنی من لۆبۆن یارمەتێکی زۆری دام بۆ تێگەیشتن لە مەوزوعی سروش یعنی کۆمەڵە دەواازەی کردبوویەوە هەرچەند کێشەی گەورەی هەیە لۆبۆن بەس لەگەڵ لە عینی کاتیشا کۆمەڵی دەواازەی باشی کردبوو یعنی کۆمەڵی پرسیاری لا دروست دەکردی کە هی ئەو بوون بچی بە شوێنیانەوە بیمەکە و مەبحەسە خۆت دەوانێت لە کۆنەوەکانت بینی کتێبێکە بوو لە کۆنەوەکانی و یەکێک لە کۆنفرانسەکانی تیا بوو لەسەرمی بەڕاستی کردمەوە هەر شتەکان زۆر سادە و یعنی هیچی پێ نەدەوتی هیچی پێ نەدەوتی لە پرۆسەی نەقۆڵبوونەکە هیچی بۆڕشت بەڵێ کار دکتۆریان باسی هێنت کرد باسی ویستت کرد و ویست دەستگایەکە بۆ جێبەجێکردن خۆ دەزانی ویست سەرچاوی ئازادیە لەمرەوە کە تۆ باسی ویست دەکەی باسی ئازادی کوێ دەکەیت ئەو ویستی کە تۆ وت زۆر جار ئەبێتە بەربەست مەبەست ویستێکی تەزویرە کە لە دەرەوە لە چێ تۆیە چەندرێت تۆ تەوهمی ئەوە کە ویستە حەقیقی تۆیە مەبەستە ویستەیە یان هەر بە شێوەیەکی گشتی تۆ باسی ویست دەکەی تۆ ئەم کۆلێنە ناکەی ویستێکی حەقیقی هەیە لەگەڵ ویستێکی تەزویر یان دەرەوە بۆ دروستەکان زۆر زۆر یعنی ئێمە ویست باشکڵە ڕاکەی وەک ئەوەی ناکە تەرفیز دەکات وەک ویستی هەڵبژاردن ویستی اختیار ئەو ویستی اختیار شتێکە و ویستی جێبەجێکردن شتێکی ترە یعنی تۆ ویستی اختیارت هەیە اختیاری چی؟ اختیاری ئەوەی کە ویست خۆی جێبەجێ دەکات یعنی بۆ نمونە لە بینی دووشتە لە بینی من نەریتێکی کۆمەڵایەتیە کە هەمە لە لایەکی تیشەوە عەقڵ و شتێکی ترم پێ دەڵێ لە بینی ئەم دوانە من اختیار دەبێت ئەمە هێزی اختیارکردن ئەمە اختیار ئەمە دەمەوێت نییە ئەمە اختیار دەکەیت دوای ئەوە کە ئەمەد اختیار کرد ویست اینجا ئەمە دەوێت ئەمە دەوێت بۆچی بۆ ئەوەی جێبەجێ بێت کاتە ویست ئەمە جێبەجێ دەکات کە تۆ اختیارێت یعنی ئیرادەی اختیار شتێکی فعلەن جیاوازە لە ئیرادە بە معنای ئەوەی کە جێبەجێکە دووشتی جیاوازە مەوزوعی اختیار ئەو ویستەی تر کە هەست دەکەیت جایە ئەو ویستەیە دێ اختیاری اختیاری ئەوە دەکات فەرەزەن من لەسەر ئەم نەریتانە بڕۆم یا ڕێگە بدەم عەقڵم نەریتەکات بۆدانێت ئەمە ڕەبتی بە ئازادیەوە هەیە ئەوی تریان ئەویان هەر یعنی پێ دەدەیت و ینی جێبەجێکار کاینێکی جێبەجێکار بەس ئەوی تر اختیاری بۆ دەکا ئەوەی جێبەجێی دەکات هە لەبەرەوەیە کات بۆ نمونە لە ئەخلاقا باسی ویستی چاکرد باشە ئەگەر ئەمەی لەگەڵ نەبوایە پاشکۆیە بەڕاستی ویست خۆی بەتەنیا هیچ پێنا وە کانتەر خۆی باس لەوە دەکات کە ویست شتێکە یا دەکرێت نەریتە کولتورە عەقڵیەکە جێبەجێکە یا دەکرێت کولتورە کۆمەڵایەتەکە جێبەجێکە یعنی خۆی ئەم دوانەی جا دەکاتەوە یعنی لەلایەکەوە ویست وەکو ئەوەی کە کاینێکی ڕەهایە لای ئەو وە کە ڕەبتە بە ئازادیەوە ئەم جۆرە لە ویست کە ئیرادەی اختیارەکە دووجە بڵێ جای دەکاتەوە لەوەی کە ئەگەر من کولتورە عەقڵیەکە هەڵبژارد ویست کامیان جێبەجێ ولو شوێنە ویست لە ڕاستیان ئەم ویستیان ڕەبتی بە هیچ شێوەیە بە ئازادیەوە نییە ئەوە ئیرادەی اختیارەکە ڕەبتی بە ئازادی بەس لە فەلسەفەی وجودیە بۆ دکتۆر بۆ دەزانی ویست جەوهەرە من ئیرادەم هەیە کەواتە هەم من ویستم هەیە کەواتە هەم بەو مانایی بۆ نمونە من ویستێک لە فەلسەفەی من دەتوانم خۆم بکوژم کەواتە هەم مادەم ویستەکەی خۆتە يعني هەر بۆ ئەوەی کە ئەمە ویستی منە بەس مشکلەکە ئەمەیە ئەوەی کەوا دەکات من خۆم بکوژم شتێکە ئەمە پێش دەکەوێت بەسەر ویستی خۆکوژنەکە ئەمەی کەوا دەکات من خۆم بکوژم چییە
ئەو کاتە ئەمە بوو من وتم ویست دەبێتە ناوەڕۆکی کارکتەرەکە نابێتە ناوەڕۆکی بوون نیە لە ڕاستیان وە وجودیەکە یعنی جەنگی کارکتەر یعنی جەنگی تەواجودی کۆمەڵایەتیدە کە من دەڵێم وجودیەکان مەبەست مەزەبی وەکو مەزەب یعنی مەبەستم ئۆنتۆلۆژیا نییە ئێستا هایدگر بە هیچ شێوەیەک وجودی نییە ئەو عالمێکە لە بواری ئۆنتۆلۆژیا بەس سارتر وجودیە لەبەرەوە دەبێ ئێمە یعنی وجودیت لە ئۆنتۆلۆژیا جاکەینەوە وجودیت مەزەبە وجودیت کۆمەڵی ڕێوڕەسم و نەریت و تەشریع و بەڵام ئۆنتۆلۆژیا زانستی بوو وەک کێشەکە ئەلەویایە ینی ئەوەی کە هایدگەر ئەو قەزیانی کە تەرحی دەکات وەکو ئۆنتۆلۆژیان شیان دەکاتەوە سارتر دێڕێک دەیانکاتە شتانێکی مەزن ینی تۆ کە وجود و عەدەم دەخوێنیتەوە هەمووی سایکۆلۆژیایە لە ڕاستیدا و هەموو کێشەی ئەو لەگەڵ غەیرە کێشەی ئەو لەگەڵ وجودی کۆمەڵایەتیە و تۆ کە ئینسان دەبینی لای ساتر ئینسان بەبێ ئەویتر وجودی ئینسان لەگەڵ ئەوانی ترا وجودیە و دەبێ ممارەسەی ئیرادەی خۆشی بکە لە ڕێگەی نەفیکردن ئەوەی کە ئەویتر حکمی یعنی بەویترەوە تۆ و مۆزوعی غەیر لە لای ساتر شتێکی مەرکەزیە بەس لای هایدگر وان هایدگر باسی مرۆڤت بۆ دەکات نەک وەک ئەوەی کە کائینەکە وجودی بە غەیرەکان لەبەرەوە لای ئەم باسەکان باسی ئۆنتۆلۆژی بۆ نمونە باسی مەرگت بۆ دەکات مردن لای هایدگر ئۆنتۆلۆژیە لێ دەکات بەڵام لای ساتر مەرگ ئۆنتۆلۆژی نییە مەزەبیە یعنی ڕەتی بە وجودیەتەوە هەیە وەک تەیارێکی مەزەبی بۆ جێبەجێکردن بۆ گۆڕینش ئەم دوانە لەبەرەوە دەبێت جای بەس کە تۆ دەڵێ من خۆم دەکوژم کەواتە ئەم یعنی من خۆم دەمەوێت بکوژم و دەمەوێت دژی مردن ڕاوەستم بەوەی کە مردن خۆی دێت ئەو دێت من دەمەوێت ئەوەی کە خۆی دێت من پێشی کەوم مادا من پێشی ئەوە دەکەوم کەواتە من هەم وەکوچی وەکو ویست بەڵام ئەمەی وا دەکا من ئەمە بکەم چیە ئەمە ئەو پرسیارەیەکە هەموو بیرکردنەوەیەکی مەزەبی لە یادی دەکات چونکە بیرکردنەوەی مەزەبی بیرکردنەوەیەکی جێبەجێ یعنی کۆمەڵەشت دەیەت جێبەجێ و بیر ناکاتەوە لەوەی ئەم شتەی جێبەجێ دەکات چیە ئەو مردنەیە و کوشتنەی جێبەجێ دەکەی چیە نانبی لە منە لەبەرەوە لێرە دەبێشتەکە جا بکرێت ئەمە تەبان بەکارهێنانیە و مۆزوعی تێکەڵکردنی ئیرادەی اختیارەکەی بە ئیرادە مونەفیزەکە ئەلێرە ئەم شتە دروست دەبێت تێکەڵکردن دروست دەبێت وا تەسەوور دەکەی فعلەن ئەمە ئازادی بەس لە ڕاستیە ئەمە ڕەبتی بە ئازادی وە ئەوەی کە من خۆم دەکوژم بۆ ئەوەی مردن نەکوژم یعنی ئەمە جۆرێکە لە سیراع لەسەر دەسەڵاتە و ئەم مۆزوعەکە دەسەڵاتە مۆزوعەکە دەسەڵاتە مۆزوعەکە موڵکە مۆزوعەکە هەر شتێک لەمانەیە و فۆرمێکی پێدراوە یعنی هەر جەنگە کۆمەڵایەتیەکەیە بەس فۆرمێکی جوانی پێدراوە بە ناوی فڕاش ئەوانە هەر خۆی جەنگی کۆمەڵایەتی و بەبێ ئەم جەنگەش کێشە ئەوەیە ئەوان ناتوانن تەفسیری بوون یعنی وجودیەکان بەبێ جەنگەکە تەفسیری وجودی ئینسانیان پێ ناکەن بەبێ ئەو جەنگە کۆمەڵایەتی یعنی وجود لای ئەوان تەواجودی کۆمەڵایەتی لەبەرەوە لە مەوزوعی وجود لە مەبحەسی ئۆنتۆلۆژیا دووشتی زۆر شەواز و هایدگر هات مەوزوعی ئۆنتۆلۆژیای لە منطقەوە کە لەناو منطقە ئۆنتۆلۆژیا لە کلاسیکە لەناو منطقەیە مەبحەسی بوو دەیهێنێتە ڕێک ناو ئینسانەوە و کۆمەڵێ دەیە کۆمەڵە کاتیگۆری تازە دروستکە بۆ زانستێکی تازە کە ئەو ناوی لەناوی ئۆنتۆلۆژیای ئەساسی تەواو زانستە تا ئێستا وەکو دانی بەس هایدگر ئەساسیاتەکانی دادەڕێژێت ئەمە کولەن جیاوازە لەو ئەو هێنا فەڕەنسیا تیجا وجودیە فەڕەنسیەکە ساتر بڕی تێدەدا و وەڵام تریش بڕی و ئەمە ئەوان مەریتێک بۆ ژیان دادەنێت لە بەرامبەر چیە لە بەرامبەر مەریتی چەپەکانە کە ناوانی مەریتێک بۆ ژیان ئەمە چیا شتێکی وەکوتم تەشریعیە و پرسیار ناکرێت ئەمە لەکوێوە کە ئەمە نەکراوە کاتێک تۆ فەلەم لەناو ئازادیان یعنی ئەمە ویستەکەی ترە
کە تەنفیز دەکا وا نیشاندراوە کە ویستەکەی ترە کە ئیختیار ئەم دوو ویستە تێکەڵ دەکا یعنی من کە خۆم دەکوژم بە پێی نەریتێکی پێشینە ئەمەدە بە پێی شتێکی پێشینە کە حکمی ئیرادە دەکات یعنی من جێبەجێ دەکەم یعنی کوشتنەکە فکرێک پێم دەکا و بە ویسمی دەکا من تەنها دەیکەم جێبەجێ دەکەم لە ڕێگەی ئەوە کە دەیکەم دەڵێم هەم یعنی من کاینێکم جێبەجەکارم لەڕاستیان ئەمە تەئکیدکردنەوەیە لەسەر ئەوەی کە من کائینێکی جێبەجێ نەک کائینێکی مشەریع ئەوەی کە من تێگەیشتم ئێرادە وەکو دیوە سلبیەکەی باسکەم وەڕاست وەکو دیوەیەکی جێبەجێکار و ئەو دیوەی کە لەناو ماتریاڵە یعنی لە دەرەوەی ئێرادەی مەسئول لە دەرەوەی عەقڵە خۆی هەر جیاکردنەوەی لە ڕوانگەی مەسەلەن عەقڵ مشەڕیعە ئێرادە جێبەجێکارە تەسەوڕەکەم مامە هەر خۆی هەڵگری کێشەکەیە باسی ئەوە کرد کە عەقڵ لە هەمان کاتدا ئەتوانێت مشەڕیع بێت و ئەتوانێت جێبەجێکاریش بێت عقل وتمان ئینسان دەتوانێت هەم مشەڕیع بێت عقل تەشریعەکەی بۆ دەکا و ئیرادەشی جێبەجێ دەکا نەکە عقل ئەوزان شتێکی وە ئەگەر واش باسی عەقڵ گوت عەقڵ لە هەمان کاتدا ئەتوانێت مشەڕیع بێت و ئەتوانێت جێبەجێکاری نا ئیرادە جێبەجێ دەکا عقل خۆی مشەڕیعە ئەوەی کام دەڵێ یعنی باسی تاک دەکا تاکی ئەخلاقی دەڵێ هەم مشەڕیعە و هەم منەفیزە نەک يعني عقلي تاك مشرعة بو إرادي وإرادشي تنفيذي لما وباس يوم كروت مهم بروسية بيك جاربو ليك يعني عقل تشريعك دكا وإرادشي دكا جابجي دكا أواني بلاي مسافية قبل بين عقل وإرادة ومالا نريتي حاضرة دنيا كتورك حاضري عقلينية وبيني بيجيني تودوات الجابجي هنا أو فرماني كدية لعقله وأو فورمش كوري دبي خود فورم كان لراسيا من الكيمانية عقل يعني إذا أنت كان لنا سروج ده أو شون يتكلم لنا سروج ورده فرمان عقل ده فرمان ببوني أو شيء وأو فورما سروج ده وبرا متى عقل أم فرمان درنا كان سروج أو شون يتكلم يعني سروج شون يتكلم ده بتشي بو فرمانه كهير وفرمانەکە پێش دەکەوێت بەسەر چۆنیەتەکە و پێش دەکەوێت بەسەر جێبەجێکردنیشە لەلایەن ئیرادە ئەوە نییە عەقڵکە خۆی منەفیزە و مشەرعە نا ئینسان خۆی مشەرعە و خۆشی منەفیزە مشەرعە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی عەقڵەوە منەفیزە لە ڕێگەی ویستەوە ئەگەر واشی متبێت فعلا عەڵە بەهەڵا بێت بەس ئەو مۆزوعی کاک بەمەن فعلا حەساسە مۆزوع پرسیاری کردی ئێمە هەیە من هەزەکەم بە قولین هێزی اختیارکردن جیاوازە لە ویست ناومان ناویستەکەڵی لە فەلسەفا ناوداوە ویستێشەکەوەی ئەوە هێزی اختیارکردن یعنی ئینسان لە ڕاستیان بە ویست ئینسان نیە یعنی کۆکو ئینسانی بە هێزی اختیارکردن یعنی هێزێکی تایە اختیار دەکات ئەمەی اختیار دەکا اختیار ویست نییە من لە اختیارکردنە دەمەوێت جێبەجێ ناکەم سەرچاوی دکتۆر سەرچاوی اختیار ویست نییە سەرچاوی اختیار ویستە ئێمە ویستمانتیان نەبێت ناتوان اختیار بکەین نانە ئەوە غەڵەتەکە لێ بێ یعنی هێزی اختیار بەر لە ویست دەکەوێت چونکە من دەبێت پێشتر اختیار بکەم تا ویستم دوبارە شتەوە بیرکەوە سوڕەکە دوبارە بێتەوە بۆ شێوەکان تۆ ویست پێش اختیار بکەوێت تۆ شتەوە ناویستەوە جاری بکە فعلا عندما ئەو بۆرانی دەوری دووزە ئەوەی کە تۆ دەڵێ دواتر اختیار بێتە ئەم ویستەوە ویست دەچێتەوە دیوەوە نێ تا مارێ نهایە دەڕوە بەس ئەمە هێشتا و بەڕاستی ئەمە وەکو ئەو پرسیارەی کە تۆ کردت بۆ ئەم جاکردنەوەیە هەست دەکەم بە دواداچوونی زیاتری دەوێت بەڵام ئەوەندەی ئێستا بیر دەکەمەوە هەست دەکەم هێزی اختیارکردن فعلا دەبێت جا بکرێتەوە لە ویست یا دەبێت ئیش لەم مەجالا بکرێت بۆ ئەوەی دوانە جا بکرێت وە زۆر شت دەیەت تێکەڵ
پێویستی بە جیاکردنەوە هەتا جیاش نەکرێتەوە تۆ شتەکان نەراوە یان تێکەڵ پێکات یعنی هەتا جا نەکرێتەوە بۆ نمونە تۆ هەیە ساکتەر دێنێ لە پاڵای دەرادای یعنی ئەخەدە ناکرێت ئەم دوانە ناکرێت دوها توشتی جیاواز تۆ هەردووکیان تەسنیم دەکات یعنی دەڵێ وەکو وابێ یعنی ناتوانێەوە جاکاتەوە کە بوون لای هەیدەر لەگەڵ بوون لای ساکتەر هەر ڕەبتیان بێتەوە ڕەبتیان بێت یعنی ئەمیان وجودی کۆمەڵایەت تەواجودە ئەو مۆزوعی بوون شتێکی ترە و ئەم جیاکاریانە دەبێ بکرێت لە مۆزوعی ئیرادەی تەنانەت ئیرادە و اختیاریان پێکەوە لکان بوو بۆ نمونە ئیرادەی اختیار پێ دەڵێن ئیرادەی اختیار باشە بۆ ئیرادەی اختیار یعنی بۆ هێزی اختیارکردن نەبێت یعنی کایەنێک کە ئێمە دەڵێن ئێستا کایەنێکی مخەیەرە یانی چی یعنی هێزی اختیارکردن نەک ویستی بۆ اختیارکردن هەیە ویست بۆ اختیارکردن نییە یعنی ئێمە کایەنێکی اختیارکەری نەک ویستمان بۆ اختیارکردن یعنی اختیارکردن وەک هێزێک لە ناومایە بەبێ مەرج و بەمە من ئینسان ئەم اختیارە دەتوانێت ئەم اختیارکردن لەگەڵ ویستان هەر بیری لێکەنەوە وشەکە خۆی شت دەڵێ ویستن نییە اختیارکردن ویستن نییە باز پەیوەندی حەتمەن دەبێت و ئەمە دەبێت بە دواداتون بۆ بکرێت لە ئێستا وا نازانم ڕۆشن کردنەوە تا ئەوەیە دەتوانێت کاتێکی دێت ئەوە دەبێت بەرگەرمێت بەڵێ کاتێک والله بسرعة مش هنلوم كل جال كشيء من شوية كا هم كشيء عدا خوي أبي ميس بيسكان لكن نبوني ميس غير بر نبوني إرادة كي إذا جاء هو الناو جدّان كشيء إرادة هم كشيء كا خوي شو أكيد أبي ميس بيسكان يتناو ميستو هم أصلاً خوي ربطي نانا ميس بوتن في سكرتين تشتاق أو هنا يوفر معناه كلا عقله وديال لقل جاب كنا كلا لاني هذا مسافة أصل منه يوفر معناه كديت يكسر عقل تشريعي ده كلا عمل كذا تنفيذه وقولنا لا على رستك أخلاقية أو فرمانة كديت أنا نتشون يتكش كقول يعني ديت وأما بروسيه كابا ينبود يعني شيء كردنيا أما بون لا تولا لا كردي أخلاقية كاتي عقل فرماني دركر فرمانة ببون يعني تقول لو اشتاع دلي نقدك بس جاب لكنين نريد كردنا دبب كردنو بون ليك جابين هيش كرديك أخلاقي كردنية من أو كشتغل لا رجع كردي أخلاقي وبوني تو دردك لبروام كرد أخلاقي هو بحالة إشارة واحد شو تقول دلي ناتواني بلاي من الشعر المسلم يعني شعر مسلم لا راسيان يجوا كشعر مسلم هذا من أساس هالكات دانش من دبب مسلم يعني اشتكي مكانكي الشعر دوك كتابات اشتكل لما بيدانا ديت الدريو درك وأم دركوت نشتكى جاري وايا أصلا شاورنا كذا يعني اشتكني تو أصلا بيجنيك اشتكى وكو سرق وهو فرمانا عقليانا وكو سرق وان وأم سرق أشكرا دبل لكاتي فرمانا كوا دركوتي يعني همو كرديكي أخلاقي كرديكي بالايا وهو كردانا كدمينا وهو رستانا كدمينا وإيما قسيان يعني واتو قسيان أو ويستاهل قريب فرماني كي أنا برا ويا وكان ضليع أو كديكي بعملية يا سايكي كشتي ما بس تبى يا سايكي كشتي هو نيكا ببيت النريد موخل يعني دبيا أو فرمانك عقلي يعني بو همو كاتو شوية نكام فرمانة روايتية كي عقلي هذا أما دبيا بتشينا ناو مكاتو يعني الذكار دبيا ده موضوع إرادة دبيا بتشينا ناو أخلاقي كانتو وكان في كلام عن بوردي لا بار إرادة و يشتي وردي كردو وزور براسي نهنيه بل كانت أشكال نقول كانت أشكال